لە ڕۆژی جیهانی لێبوردەیدا بە سەرپەرشتی یۆنامی و یونسکۆ کۆنفرانسێک بۆ گەیاندنی پەیامی ئاشتی و ئازادی بۆ سەرجەم پێکهاتەکانی هەرێمی کوردستان لە شاری هەولێر سازکرا. ئامانجی سەرەکیش لەم کۆنفرانسەدا بریتی بوو لە پاڵپشتیکردن و پارێزگاریکردنی کولتوری پێکەوە ژیان لە هەرێمی کوردستاندا. هەمێ پیاوێت ئاینی پێک و الڤێری تاکیدێ سەر هەندێک کن چل قورآنا پیروز بێت الإنجیل بێت نەتەوێت ئاینی دیژی تاکید سەر هەندێت هەین ئاین هەمی دعوال پێک و ژیانێت کرد دعوا لێبوورینێت کرد لە ئێکودو تەقەبلە ئێکودو بێتەکردنێ جبەر هەندێ ئەتبێژم کارگیری خۆ گەلەکێ هەی سەر خەلکێ مە خەلکێ بتایبەت خەلکێ کوردستانێ هەی بتایبەت جیل قوتابخانێت مە و قوتابی جی بزانن کو پێک و مەسیحی بسلمان ئیزیدی هەمی ئاینێ دی پێک و جین پێک و خواندنێ و زانستی وەردگرن جبەر هەندێ ئەتبێژم نمونەیە کوردستان بۆ هەمی جیهانێ. گرنگی ئەم پەیامە قوڵکردنەوە یاخود با بڵێن دووپاتکردنەوەی لێبوردەی و خۆشەویستیە لە نێوان گەلوونەتەوە ئاینەکان کە لە هەرێمی کوردستان دەژین بۆی کوردستان وەک هەمیشە نمونەی پێکەوە ژیان و ئاشتی بێت. هەموو پێکهاتە ئاینەکانی هەرێمی کوردستان ئێستا لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەریان هەیە. ئەم نوێنەرانە هەموو پێداویستی یاخود بیر و بۆچوونەکانی خۆیان لە ڕووی ئاینەوە دەخەنە ڕوو لەگەڵ ئاینەکانی تر بۆ ئەوەی خۆشیان و خۆشبەخت بژینە هەرێم. لەلایەکی تر کاکەیەکان بایکۆتی ئەم دانیشتنیان کرد و هاتنە دەرەوە با ڕۆژنامەنووسانیان ڕاگەیاند. مافی ئەوان لە هەرێمی کوردستاندا پێشێل کراوە و داوایان لە هەموو کاکەیەکانی جیهان کرد کە پاڵپشتیان بکەن لە بەدەستێنانی مافەکانیان لە هەرێمی کوردستاندا. دەمانهەوێت هۆکاری بایکۆتکردنی ئەم کۆنفرەنسە هەم بڕوون بکەینەوە. یەکەم تاوەکو ئێستاش لایەنە پەیوەندیدارەکە لەمەر پرسی یەکلایکردنەوەی چارەنووسی کاکەیەکان وەکو پێکهاتەیەک لە یاسای ژمارە 5 دەستور کە بریتە لە پاراستنی مافی پێکهاتەکان بڕیاری کۆتاییان نەداوە. هەر بۆیە ئەندامی لیژنەی هەموارکردنەوەی دەستور بە بەردەوامی پرسیاری ئەومان لێ دەکەن کەوا ئایا ئێوە پێکهاتەیەکی ئاینین یاخود نەخێر. بۆیە خۆزگەمان دەخواستی یەک لە ئەندامانی ئەو لیژنەیە کوردێکی کاکەی ڕەسەنی بواە و ئەو کات زۆر ئاسانتر دەمانتوانی بوونی خۆمان وەکو پێکهاتەیەکی ئاینی جیاواز بسەلمێنین. دووەم دەمانەوێت وڵامی هەموو ئەو کەس و لایەنانە بدەینەوە کە بەردەوام پاساوی ئەوە دەهێننەوە کە گوای ئێمە خۆمان نامانەوێت وەکو پێکهاتەیەکی ئاینی بینە هەژمارکردن. تەنها پێیان دەڵێن دەتوانن لەسەر چاوە مێژوویەکانی ناوچەکەەوە لەو ڕاستیە دڵنیا بن کە کاکەی کێیە و چییە. سێیەم واژوو نەکردنی بڕیاری پێدانی نوێنەرایەتی تایبەت بە کاکەیەکان لەلایەن وەزارەتی ئەوقافی هەرێمی کوردستان جێگەی پرسیارە. ئێمە باس لە کاکەیەکانی باشووری کوردستان دەکەین کەوا بە درێژایی سنووری نێوان عەرەب و کورد لە قانەقینەوە تاوەکو خواروی حەمدانیان لە مووسڵ نیشتە جێبوونە و ژمارەیان خۆیان لە 300,000 کەس زیاتر دەدات. لە کۆنفرانسەکەدا ئامادەبووان تەئکیدیان لەسەر نەبوونی جیاوازی و پەیامی پێکەوە ژیان بەبێ بوونی کێشە و گرفت لە هەرێمی کوردستاندا کردەوە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.